پامی ئێمە داوا لە بەرپرسان دەکەن بێنە سەرخەت و کە جوابێکمان بدەن و ئێمەش ڕێگاکە دەکەین خۆ ئەمە نامن ڕێگرنینە بێ هاتوونە ڕێگای خەڵکەمە هەو خەڵکە هەموو خزم و کەسی ئێمەنە بۆ ڕێگادا دەچون هەموو شۆ دەکەن ئەگەر ئەوان بێرەدانی ئەو ڕێگا بۆ چ باشە خۆ تەنیا بۆ خزمەتکردنی و خەڵکە نییە خۆ ڕێگا بەس بۆ ئەم دۆڵە نییە بەس خەڵک ناتە سەرخەت دەنات بۆ دۆڵی هەموو کوردستانی پێدادە بۆ بناری کۆسرەتە بۆ مناحی بۆ ڕاپەڕینە بۆ حازیاوایە بۆ قەڵازێ بۆ هەولێرە بۆ سلێمانی هەموو خەڵکی کوردستان بێرە هەموو شوێ ناکە بەس دەزانێت بەس خەڵکی ئەو منتی قەزەرەدە خەڵکی ئەو شوێنانەی کە زەرمەندی زیاتریشن والله هەتا ئێستا هیچ بەڵێنەکان بێمە نەداوە کەسی ناتوە بەلاماندا نەوەڵڵە داوا دەکەین بێنە سەرخەت و ئێمەش ئەگە هیچ وعدێکمان پێ بدەن و بەڵێنێکی بە ئێمە بدەن و خەڵکە ئەمەش ڕێگاکەی دەکەینەوە دەچینەوە شوێنی خۆمان هەست کەس ماڵ و ماڵی خۆمان جادۆبانەکەشمان لە 2010 لە 2010 نەخشی ئەم ڕێگایە کێشرا و پرۆژەکە دەرچووە تا ئێستا لە هەموو خولەکانی هەڵبژاردننی پەرلەمان پارەی بۆ دەردەچێ و پارەکە دیار نامێنێ و پرۆژەکە دەوەستە لەکار هەموو جارێک کیلۆمەترێک 2 کیلۆمەتر دێن ئیشی لێ دەکەن و دەوەستێتەوە ئەم ماوەی 5 ساڵە بەو حاڵەوە دەناڵێن بەڕاستی جادەکەمان شەرمە بۆ جادی دابڕۆین پاشی 35 ساڵی حکومڕانی ئەنی کوردستان واللهی شەرمە واللهی شوورەیە جادەکەش کاکە هەر بۆ ئێمە نییە جادەکە بینی جادەشی استراتیژی بازرگانیە ینی بینی شارەکان زۆر پێکەوە دەبەستێتەوە بینی هەولێر سلێمانی بینی ڕانیە بینی قەڵازێ بۆ سلێمانی هەموو بەم جادەی داهاتوو چۆ دەکرێت